يعني هیچ باش نەبوو ئەمشەو ئەوە جمهوریامی بەبێ ئەمەلی ڕۆشتەوانە زۆر خراپ بوو نەتیجەکەتان پێ چۆن بوو ئەمشەو زۆر خراپ بوو بەڕاستی چاوەڕێەوە نەبووین تەنانەت چاوەڕێەوە بین یە گۆڵ بکرێ ینی هیچ نەبێ یەک و دوو بین بەس زۆر خراپ بوو چاوەڕوانی چی وتەکرد بۆ نەورۆز چاوەڕێەوە مەکرد لی بەڕێتەوە یعنی چاوەڕێی زۆر باشترم لێکردم بەس بەڕاستی خراپترین یاری دەرچوو یعنی هیچ باش نەبوو ئەمشەو ئەوە جمهوریامی بەبێ ئەمەلی ڕۆشتەوانە زۆر خراپ بوو چیان پێڵی لێرەوە وەڵی لێسا هیچ شتێکم نییە بۆیان هیچم نییە بۆیان تۆ چی بە نەورۆزەڵی یەکەم جار مێن بەس خراپترین یاریان کردووە لە تەمەنی ژیان قەت یاریوان خراپیان نەکردووە ئەوە خراپ زۆر خراپ بوو هەر حەدی خراپیان هەر نییە ئەوە نەخراپ بوو تۆ ئەم بەمانەوە هاتووی جلیشە لەبەر کرد دۆژی نەورۆزیشە لەبەرایە کەو نەتیجێ و بینی هەستە بە چی کرد وڵای هەستێکی زۆر ناخۆش بوو چکە زۆر چاڕی بنەوم یعنی چاڕی ئەوم ناکرد کە بدۆڕین چیان پێڵێ وڵای هیوادارم بەختێکی باشتر و بیبینەوە یاریەکی تر شەرێکە هەندەری نەورۆزی زۆر دەمێکە